والله ما وصل من تەلەبی بەشی ئینگلیزیم بەس باش نیم لە ئینگلیزی ئەو کەسە شەشمانگەی تۆ سوودی ئەبێت بەڵێ ئێمە تەلەبێکی زۆرمان یان تەلەبی بەشی ئینگلیزین یا دەرچووی بەشی ئینگلیزی یعنی ئێستا حالیان لە دیپلۆمی وەرگێڕان چەندین تەلەبەمان هەیە یان تەلەبی بەشی ئینگلیزیە یان دەرچووی بەشی ئینگلیزیە و هەمووشیان ئەڵێن ئەوەی لێرە بە 3 مانگ فێری ئەبی بە ساڵی 2 ساڵ لە زانکۆکە فێری ناکەن بەڕاستی وایە تر نازانم زانکۆ بێ پێداچوونەوەی بۆ ئەو سیستمی خۆیان بکەنەوە بەڵام من ڕاستیەک بڵێم زانکۆ ئیشی ئەوە نییە تۆ فێری زمانی ئینگلیزیکە ئەمە هەڵەیە ئازیزان کەسێک ئەچێ ئەڵێ من ئەچمە بەشی ئینگلیزی بۆی فێری ئینگلیزی بم ئەوە هەڵەیە بەشی ئینگلیزی بۆ ئەوە نییە تۆ فێری ئینگلیزی لە بەریتانیاش بەشی ئینگلیزی هەیە من خەڵکە ناسم خۆی خەڵکی بەریتانیایە خۆی بەریتانیە چووە لە بەشی ئینگلیزی ئەخوێن لەوێ هەر وەکو تۆ لەوێش گرامەرە خوێنێ لیتریچە خوێنێ بۆ نمونە لینگویستیک ئەخوێنێ واتە خوێندنی زانکۆ بۆ علمی زمانەکەی نەک بۆ ئەوەی تۆ فێر ببی گوێ بگریت و تێبگەیت و قسە بکەیت و ئەوان بۆیە ئەوەی کە تۆ بۆ فێربوونی زمانەکەت لە لای ئێمە ئیسفادەکەی لە زانکۆ ئیسفادە ناکەیت چونکە لە زانکۆ قەرارە تۆ ئەمە بزانیت یعنی زانکۆ وا دەرسەڵ خۆ ڕاستە ئەوان خۆیان ئەزان شتەکە سەقەتە بەڵام ئیتر ئەو حەقی نییە ئەو ئەڵێ من ئەم پرۆگرامم داناوە پرۆگرامێکی ئەکادیمیە بۆی تۆ علمی زمانەکە بخوێنی نەک تۆ بی خۆ فێری زمانەکە بکەی واتە ئەو کەسەی ئەچێ بۆ بەشی ئینگلیزی بۆی فێری زمان بێ خەڵەتەکە ئەبێ کەسەکە خۆی ئینگلیزی بزانێ ئەچێ بۆ فێربوون بۆ زمان یا لە ساڵی یەکەمە هەرچۆنێکی کردووە هاوینی پێشەوەی بچێ بۆ بچێتە زانکۆ هاوینی دوای مەرحەلەیە ئەبێ خۆی فێری زمانەکە بکە بۆی علمی زمانەکە لەوێ بخوێنێ نەک بۆ ئەوەی بچێ لە زانکۆ فێری ئینگلیزی بێت ئەمە بۆیە زۆر کەس ئێستا مامۆستای زمانی ئینگلیزی زمانەکەش نازانێ فەرقی چییە لەگەڵ کەسێک کە چوە کیمیای خوێندووە یخۆ کیمیاش مەنهەجەکەیان ئینگلیزیە بیرکاریش مەنهەجەکەیان ئینگلیزیە هەندەسە مەنهەجەکەیان ئینگلیزیە هەموویان وەکو یەک ئینگلیزی نازانن یعنی پزیشکەکەش هەر مەنهەجەکەی ئینگلیزیە ئەویش وەکو ئەوان ئینگلیزی نازانێ ئەوە خەڵکە فەقیرەکەی وازانێ مهندسەکان و دکتۆرەکان و ئەمانە ئینگلیزی زانن کەسیان نایزانە تەنها کەسێکی زانێت کە خۆی بە هیوایەت و بە حەز خەریکی زمانەکە کردووە یان تر دەوراتی خوێندووە یان متابعەی کردووە بەو شێوازە ژینە زانکۆ بە بەشی ئینگلیزی بخوێنی فێری زمان نابی تەنانەت بەشی ئینگلیزی بخوێنی فێری زمانەکە نابی ئەبێ ئیلا بە هیوایەت و بە حەز بە کۆرس بە دەورات بە کتێب خۆت خەریک بی بە کارتۆن بە یوتیوب بە شتانێکی وەکو سەتەلایت و نێتفلێکس و ئەمانە خەریک بی بۆی فێر ببی نەک تۆ بچی گوێ بگری لە دەرسی لیتریچەوە بزانی فێری ئینگلیزی بی